زۆر سپاس مامۆستاگیان بۆ پرسیارە جوانەکە و بەڕاستی هاوڕێ زۆر کاریگەری هەیە لەسەر خوێندن و وازێنان لە خوێندن بە تایبەتی لەسەر کچ چونکە هاوڕێ ئەتوانێت بتکا بە کەسێکی باش و کەسێکی خراپیش و کچیش لە ڕووی عەقلیەوە کەمێک ئەگەر قسەکەم تێبگەین بەڵێ کچ کەمێک وایە بۆیە پێویستە پەروەردەی خێزان وا بێت کە دوور بێت لە هاوڕێی خراپ چونکە هاوڕێی خراپ وات لێکا کە واز بێنی لە خوێندن و بەردەوام نەبی لە خوێند بەڕاستی ئەمە کێشەیەکی باوە لەناو کوردستان و کێشەکە بووە زۆر بووە ناتوانین یانی ڕێگری لەو کێشەی بکەین ئەگەر حکومەت نەتوانێت جوان دەست خۆش بێ بەڕێزان تەمەەن دوو خاڵی زۆر جوانی وروژان سومەی خان هاوڕێ خێزان و بەڕاستی من کاملەن 100% لەگەڵای متتەفقم هاوڕێیە هۆکارە بۆ ئەوەی کە حەزت بۆ شەهادە بۆ بڕوانامە بۆ خوێندن بۆ یەکەمبوون من زۆر جارم قسەم وتووە دکتۆری من بەدەستمێناوە بەشێکی ئازاتی برادەرەکان مەکە هانی منیاندا بخوێنم منێک کە دکتۆرام تەواو کردو ڕەنگە بەشێکیان پەیوەندی بۆ بێ کە بخوێنین سەعی بکەین هەوڵدان بکەین بڕۆین بڕوانامی بەرز بەدەست بێت کاتە برادەر بەڕاستی شەحنت دەکاتەوە هانت دەدات وزەت پێ دەبەخشێ بەڵام بەدیوەکەی تریشیا زۆر جار هاوڕێ هۆکارە بۆ ساردبوونەوەت بۆ ڕقبوونەوەت لە ئینگلیزی لە عەرەبی لە کیمیا لە فیزیا لە خوێندن لە پۆل ینی مامۆستا چەندی هەوڵ و کۆششدا بەڵام جاری وایە دوو برادەر هەموو خوریەکەت پێ دەکاتەوە بەڕیز هەموو شتەکانت پێ تێکەداتەوە کاتە ئەو خاڵی کە باس کرد خاڵی دووەم کە باسی خێزانی کرد بەڕاستی خێزانش هۆکارێکی زۆر گرنگ و موهیمە ئێمە بەڕێزان هەندێک خێزان هەیە بە معنای کەلیمە نەک خوێندن هەم ژیانت لەلا ناشرینەکەن ژیانت لەلا ڕەش دەکەن ینی دایک و باوکێکە ئەوەنەی هۆڵی دەرەجێتی هۆڵی سەرکەوتنی مرۆڤ تەلەبەکەی نییە ئەوەندەی هۆڵی یەکەمبوونی منداڵەکەیەتی هۆڵی ئەوەی نییە کە منداڵەکەی ناجع بێ و شتێ فێر بێ ینی تەسەور بکەن لە قوتابخانەکانی خۆمە دایک کچە بووە لە دکتۆر دایکم بزانێت هەفتام هێناوە ئەم کوژێت ئەڵم بووەڵێ و توێتی بێ 89 بێنی من پارەم تیا سەرف کردووی ئەبێ یەکەم بیت ئەبێ یەکەم و دووەم و سێم نەبی واوات لێ دەکەم تەلەبە هەیە لە ئەگیرێت بۆ ئەوەی کە تۆ بوو هەندەسە و قانونی نهێناوە لەبەرەوە دایک و باوکم حەیام دەبن دایک و باوکم ڕسوام دەکەن دایک و باوکم چینێکم پێ دەکەن ینی ئەوان بی لەوە ناکەنەوە کە هەوڵدان و کۆشش و ماندووبوونەکە لەسەر من و تۆیە باقیەکەی نەتیجەکەی چۆن و چۆنێک کاتە وەکو جەنابیشت ئاماژەت پێ کرد بەڕاستی خێزان کاریگەریکی زۆر باش و چاک و مەزبوطە خێزان دەبێت جەوێک بارودۆخێک هەواڵپرسینێک ینی دایک و باوکێک بە درێژایی 1 ساڵ لە تەلەبێکی نەپرسێتەوە سەری ساڵ دڵنیام وازێنێ و تۆش هەر لێی ناپرسیتەوە تەلەبێک ئەگەر لە ئەوڵی ساڵ و 2 دەرسکەوتوو ئەگەر باوک بە لە کۆبنەوەی یەکەمە بەهاتایە کچەکە لە کورسی لە شەستەکە چاکی دەکردەوە لە نیوەی ساڵە چاکی دەکردەوە کاتە دایک و باوک بەڕاستی زۆر جار هۆکارن بۆ مەوازێنانی منداڵ بەڵام زۆر جاریش هۆکارن بۆ گەڕانەوە من ئافرەت دەناسم بە پیاوەکەی و تۆ پیاوە جوانەکەم قەی ناکە لە دەمی ئێمە و عایلەکەی بگرەوە بەس بڕۆ خوێندنێتەوەکە پیاوە ناسم من لێرەوە دەستخۆشیم بۆ هەیە بە خێزانی و توێتی مادام وەختی خۆی 12 تەواو کردووە کاکە من لە دەمی خۆمە گرمەوە لە سیارەکەی خۆمە گرمەوە لە مەسرەفی خۆمە گرمەوە قەیچێکە نان و تەماتە و تەماتی سوورۆکرا و پەتاتا خۆین بەس تۆی ژن قەیچێکە مادام 12 تەواو کردووە با خوێندنەکەت بەزایەنە چێ خێزانی دوای 5-6 ساڵ دوای 1-2 مناڵ ناردووە دبلۆمێکی پێ تەواو کردووە بەکاردەسێکی پێ تەواو کردووە